خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. پەرلەمانی کوردستان خەڵک دەنجیدا بە ئەندامەکانی بۆ ئەوەی لەسەر ماف و لەسەر داواکاریەکانیان ببێت بە مدعی و هەمیشە شەڕی خەڵک بکە، بەڵام بەهۆی ئەو قەیرانی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە خەڵک نیگەرانیەکی زۆری لە فراکسیۆنە جیاجیاکان بەبێ جیاوازی هەیە و ڕەخنەیان ئاراستاکەن. لە ئێستادا کە ژیان و گوزەرانی خەڵک خراپە، خەڵک داوای ئەوەکە کە پەرلەمانتار و فراکسیۆنە جیاجیاکان ڕۆڵی دیار و کاریگەریان هەبێت لەسەر باشکردنی ژیانی خەڵک و ڕێخستنەوەی ژیانی خەڵک. پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا، پەیوەندی نێوان فراکسیۆنە جیاجیاکان، پەیوەندی نێوان پەرلەمان و حکوومەت، ڕۆڵی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لە خزمەتکردنی خەڵک چییە؟ بەتایبەت لەو قەیرانەی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە. هەموو پرسیارانەی لای تۆی بینەر هەیە ئەم شەو لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێز گوڵستان سعید، سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان. سوپاس بەخێراتن تێکین گوڵستان خان، سوپاس کە لە پانۆڕاما ئامادەیت. وەڵاهی من ئەمەوێت لە شتێکەوە دەست پێ بکەم کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە پەرلەمان لە پرس کۆنفرانسێکدا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی بەڕێستان وتان ئێمە دەستەواژەیەکتان بەکارێنە مەتبەخێکی سیاسیمان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان پێکەنەوە بۆ چاکسازی و لەسەرەوە ئەساسا ئیشەکەین. لەسەر ئەم دەستەواژەیە، ینی بابەتەکەی تر پەراوێز کرا لەسەر ئەم دەستەواژەیە قسە و ڕەخنەی زۆر ئاراستەی بەڕێستان کرایەوە. مەبەستان چی بوو لەو مەتبەخە سیاسیانی مەسەلەن ئەم دەستەواژەیە خۆی دەستەواژەیەکی سیاسیە لە کاروباری سیاسی بەکاردێ هەرچۆن وەرک شۆپ دوکانە، بەڵام کە ئەبێ بۆ وەرک شۆپ لە کاروباری ڕێکخراوە مەدەنیەکان یا ناو فەرمانگەکانی حکوومەت بەکارێت. ئەم دەستەواژەیەش هاوتای ئەو دەستەواژانەیە کە لە ناو ڕێکخراوەکانیش بەکارە. مەبەست لەم وشەیە چییە؟ یعنی ئێمە ڕێککەوتین لەسەرەوەی کە فراکسیۆنی گۆڕان پێویست دەکات ئیش لەسەر ئەو هێڵە گشتیانە بکە کە حکوومەت هێنایە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمان متمانەی بەدەست هێنا. ئێمە ڕێکەوتنێکمان کردووە لە 18 ساڵی 2019 بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆ بەشداری لە حکوومەت. ئەم ڕێکەوتنە لەسەر بنەمای چاکسازی بووە. دیارە پارتی دیموکراتی کوردستان خۆیان زۆر جەختیان کردوتەوە لەسەر ئەوەی کە استراتیجێت و سیاسەتی گۆڕان یارمەتی دەرە بۆ ئەوەی ئەوان بەشداری گۆڕان یارمەتی دەربێ بۆ ئەوەی کە چاکسازی بکرێت. یعنی لەسەر ئەو بنەمایە کە بزوتنەوەی گۆڕان بەشداری کردووە. بۆیە ئێمە لە 2 ساڵی ڕابردووی کارکردنی پەرلەمانە 7 مانگی یەکەمی پەرلەمان وەک پێویستکاری نەکرد تا حکوومەت دەست بەکار بۆ حکوومەت تەشکیل کرا. لە دوای ئەوە چەند مانگێک ئیش کرا، دوایی پەتای کۆرۆنا هات کە پەرلەمانی پەکخست و پەرلەمان کەوتە ناو قۆناغێکەوە کە کەرەنتینە و کار و چالاکیەکانی وەک پێویست نەبوو هەتا کاتی پاییز. لە کاتی پاییزدا یعنی جموجوڵێک لە ناو پەرلەماندا دەستی پێکردە و بەهێنانی یاسا و هەفتانە کۆبوونەوە. بەڵام دوای ئەوە جارێکی کە بەهۆی هەندێک ئالۆزی و گرژی کە لە ناو پەرلەمان ڕوویدا، جارێکی کە پەرلەمان چۆ دۆخێکی تر. بۆیە ئێمە لە سۆنگەی بەرپرسیارەتیمان وەکو بزوتنەوەی گۆڕان زۆر بە گرنگی ئەزانین پەرلەمان ئەرکەکانی خۆی وەکو پێویست جێبەجێ بکە لە پێناوی چاکسازی، لە پێناوی خزمەتی خەڵک، لە پێناوی چارەسەری کۆی ئەو گرفتانی کە ئێستا لە کۆمەلگای کوردی و لە ناو هەرێمی کوردستانە هەیە. ئێمە کە کاتێک ئەم دەستەواژەیە بەکار هات لەو ڕێکەوتنەوە بەکار هات کە ئێمە ئەمانەوێت کۆمەڵێک یاسای پێویست، یاسای چاکسازی بە زووترین کات بۆ وەرزی بەهارە ئامادە بکەین. ئەم یاسانەی یارمەتی حکوومەتی هەرێمی کوردستان بات و یارمەتی خەڵکان ئێمە کە تعبیر لە خواستەکانی خەڵکو و لە گرفتەکانی خەڵکو لە چارەسەری ئەو گرفتانی خەڵکی کوردستان بکە. ئێمە لەسەر ئەوە ڕێکەوتین کە ئەبێت دەستوری هەرێمی کوردستان لەم خولەی 2 ساڵەی داهاتووی پەرلەماندا پەسەند بکرێ و بێتە پەرلەمانی کوردستان. ئێمە لەسەر ئەوە ڕێکەوتین کە ئەبێ ئەو یاسانەی کە دێن ڕەهەندی چاکسازیان هەبێت، چونکە هەمومان ئەزانین کە
لەم هەرێمەدا چەندێک گرفتارین و ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی گۆڕانەوە کۆمەڵێک دروشم هەبووە کە دروشمی چاکسازی دروشمی نێشتنی گەندەڵی دادپەروەری کۆمەڵایەتی و شەفافیت کە ئەم دروشمانە دروشمی بزوتنەوەی گۆڕان بوون و ئێمە بەکۆی ئەم دروشمانە و بەم چەمکانەوە پابندین و ئیشی لەسەرەکەین ئەگەر چی لە حکوومەت بین یا لە دەرەوەی حکوومەت بین وەک لە سەردەمێک کە ئێمە ئۆپۆزیسیۆن بووین هەر بەم چەمکانە ئیشمان کردو و لە ئێستاشا کە بەشداری حکوومەتین ئەرکی پەرلەمانی لەبەرەوەی ئەرکێکی ڕقابیە لە هەردوو قۆناغەکەدا بە بڕوای ئێمە ئەرکی پەرلەمان هیچ جیاوازێکی نییە ناکاتە ئەوەی بزوتنەوەی گۆڕان تەسلیم بێت لەبەرەوەی بەشدارە لە حکوومەت بزوتنەوەی گۆڕانە بێ فشاری زیاتری هەبێ و ئەبێ جەماوەرەکەشی پشتیوان و یارمەتی دەری بێت بۆ ئەوەی بتوانێت داکۆچی بکات لە حەق و لە حقوقی خەڵکی کوردستان بە هەموو ئەو تاکانی کە لەم کۆمەلگایە داژین چکە ئێمە تەنیا نوێنەراتی ئەو خەڵکانە ناکەین کە دەنگدەری بزوتنەوەی گۆڕان ئێمە پێمان وایە ئەبێ هەماهەنگ بین یارمەتی دەربین داکۆچی لە کۆی مافەکانی خەڵکی کوردستان بکەین بە هەموو نەتەوە و ئاین و ڕەنگە جیاوازەکانەوە بۆیە بە گرنگمان زانیەوە لە پەرلەمانی کوردستانە ئەمە تەنیا بە 12 ئەندامی فراکسیۆنی گۆڕان پرۆژەی یاسایی یاخود پێشنیازی یاسایی تەواو جێبەجێ نابێ ئەگەر ئێمە ئەم هەماهەنگێ لەگەڵ فراکسیۆنەکانی کەش نەکەین کە لە ڕابردوو شاکردومانە بەڵام ئەم قۆناغە پێویستمان بۆ هەیە هەم پەرلەمان چالاکترکەینەوە تعویز و قەرەبووی ئەو کاتانە بینەوە کە بەهۆی کۆرۆنا یاخود تا پێکێنانی حکوومەت کە نەمانتوانێت زۆر یاسا دەربکەین و نەمانتوانێت ئەو گرفت و کێشانەی کە خەڵک پێوەی ئەناڵێنێ بیهێنین لە پەرلەمان باسی لێ بکەین ئەبێ ئێمە قسەمان هەبێت بۆیە مەسەلەی یاسای بودجەی هەرێمی کوردستان یعنی یەکێکە لەو ئەرکانێک کە پەرلەمانی کوردستان ئەبێ هەی بێت ئەبێ پەسەندی کات ئێمە لەسەر ئەوە ڕێکەوتین وتومانە ئەبێ یاسای بودجە بێت و ئەبێ ئێمە لەم پەرلەمانەدا ئاگامان لێبێ حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی چییە و خەرجەکانی چییە و چەندێک بودجەی لە بەردەسایە ئێمە تەنیا پلانەکەمان ئەوە نەبێت ئەگەر حکوومەتی عێراقی پارە نەنێرێت ئیتر نابێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پلانەی هەبێت کە داهاتەکەی خۆی و خەرجەکانی خۆی بێنێتە بەردەمی پەرلەمان و پەرلەمان ئاگای لێبێ و پەرلەمان پەسەندی بکات ئێمە یەکەم هەنگاوی شەفافیت بەهێنانی یاسای بودجە ئەزانین چکە یاسای بودجە هەنگاوی یەکەمینە لە چاکسازی لە شەفافیت چونکە ڕوون و ڕاشکاو ئەبێ لە بەردەمی نوێنەرانی خەڵکی کوردستان ئەم حکوومەتە ساحێبی چەندێک داهاتە سەرچاوەکانی داهاتی لەکوێن و خەرجەکانی چەندێک خەرج ئەکرێت و بۆچیش خەرج ئەکرێت یعنی لەبەرەوە ئێمە ئەم ڕێکەوتنە بە گرنگ یەزانین و لە داهاتوشدا ئێمە لەگەڵ فراکسیۆنەکانی تریش قساکەین لەمڕۆ بۆی بتوانین بەڕاستی ڕۆڵی پەرلەمان ڕۆڵە چالاکانە کاریگەریەکەی بێ کە بتوانێت بیر ینی ڕاستپارەی هەبێ بۆ حکوومەت لەسەر خەمەکانی خەڵک و بڕیاری هەبێت و یاسای باش دەرکات بەڵێ خات و گوڵستان لە هەژدەی بەڕێسامەژتان پێکرد لە هەژدەی شوباتی 2019 ڕێکەوتنێکتان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان کردو کۆی چۆنیشێتی نیشتیمانی کوردستانیش بۆ پێکەنانی حکوومەت هەیەتی لەسەر چاکسازی و زۆر جەخت لەوە ئەکەنەوە ئێوە بەڕێستاوە سەرۆکی فراکسیۆن کارکتەرە سیاسیەکانتان تا چەند ڕازین لە ئەدای جێبەجێکردنی چاکسازیان دەستبردن بۆ چاکسازی چاکسازی خۆی بڵین پرۆسەیەکە بەردەوامە ئێستا ئێمە بڵین چاکسازی 100% هاتۆتە بوون نەخێر بەس هەنگاوی بۆ نراوە یاسای چاکسازی لە موچە و خانەنشینی ئەوە هەنگاوی یەکەمینیان بووە کە ئەتوانم بڵێم ئەمە ڕێخستنەوەی موچەی ئەو موچانەیە کە بەناحەق چەند ساڵە خەڵکێکەیە موچە وەرئەگرێت کە ئەبێ ئەمانە ڕێک بکرێتەوە نابێت یعنی خەڵکێکە بێ بۆ نمونە شەهیدێک و یەکێکە ئەسڵان شەهید نییە لێ قاڵبا و یەک نەوع موچە ئەمە هەنگاوی بۆ نراوە ئەتوان بڵم لە هەفتەی ڕابردوودا ئاماژە درا بەوەی کە 16,000 و قسوور ناو موچەکانیان ڕاگیراوە بۆ ئەوەی کە بە دۆستیەکانیان نابچنەوە ئەوەی کە ناحەقیە لەو موچانەی وەریگرتووە ڕاگیرێت لە پاڵ ئەمەدا هێشتا قۆناغی تر هەیە بۆ ڕاگررتنی ئەو جۆرە موچانەی کە بە ناحەق و ئەو جۆرە پارانەی کە بە ناحەق خەرج کراوە لە پێناوی ئەوەی کە بەڕاستی دادپەروەری کۆمەڵایەتی بۆ تا بگەڕێتەوە ئێمە پێویستمان بە یاسای تر هەیە ئێمە ناڵین چاکسازی ئێستا 100% هەمووی کراوە نەخێر پرۆسەکە خاوە ئێمە لێرەوە جارێکی کە داوا ئەەکەینەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ پرۆسەکە خێراتر بکە ئەبێ ئەو یاسانەی کە ڕەهەندی چاکسازیان هەیە بە زووترین کات پرۆژەکانیان بنێرن بۆ پەرلەمانی کوردستان چکە ئێمە لە ڕووی ئیداریەوە چاکسازیمان پێویستە لە ڕووی سەربازیەوە پێویستمان بە چاکسازیە لە ڕووی ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەوە پێویستمان بە چاکسازیە لە ڕووی ڕێخستنەوەی هێزەکانی ناوخۆ ئاسایشەوە پێویستمان بە چاکسازیە لە ڕووی خەرجی ناو دام و دەستگاکان و خزمەت گوزاریەکان و عەدالەتی جوگرافی کە ئەتوانم بڵم تا ڕادێک
زۆر باخی پێنەدراوە گرفتمانێ ئێستا بۆ نمونە پارێزگای هەڵەبجە ینی هەر ئەو پارێزگای هەڵەبجەیە قەزاکەی و ناوەکەی کراوە پارێزگای لە کاتێکدا کە پێویستی بە کۆمەڵێک چاکسازی هەیە لە ڕووی توخمی زەویەکانیان کە یارمەتیان بدرێ بۆی ئەم توخمانە چارەسەر بکرێت بە جۆرێک کە پرۆژەی بازرگانی بۆ بچێت پرۆژەی خزمەتگوزاری زیاتری بۆ بچێت بۆ ئەو قەزانەی تریش کە لە دەوروبەریە وەکو قەزای سەی سادق وەکو ناوچەی گەرمیان و کفری و کەلارکە ئەمانە هەموو پێویستیان بە بایەخی زیاتر هەیە کە ئەو ناوچانات و هەم بڵم لە ئێستادا پەراوێز خراون و وەکو پێویست پرۆژەی خزمەتگوزاریان بۆ ناچێت وەکو پێویست نەتوانراوە بایەخیان گوڵستان دیارترین خاڵەکانی کە ئێوە ئومێدتان پێیەتی لەو حکوومەتە لەو کابینەیە جێبەجێ بکرێەوە ڕێکەوتنتان هەیە لەگەڵ پارتیە کامانن مەسەلە لە پرسی چاکسازی بڵێ ئێمە یەکەم خاڵ کە ڕێکەوتوین لەسەر مەسلەی لامەرکەزێتی دارایی و ئیداری ڕێکەوتوین یەکەم خاڵی ڕێکەوتنی گۆڕان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەمە زۆر پێویستە بە یاسا بێتە هەرێمی پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی کوردستان بە یاسا مەسلەی ئەم لامەرکەزێتە ڕێک و پێک ڕێک بخرێ و دەسەڵاتەکان بۆ ئاستەکانی خوارەوە دابش بکرێ و هەموو ئەو ئاستانەی لە ڕووی یەکە ئیداریەکان جۆرێک سربەخۆیان پێ بدرێت بۆ ئەوی هەمیش کۆتایی بە مەسلەی ڕۆتین بێنرێت بۆ واژۆیەک ئیدارەکە نەگەڕێتەوە بۆ سەر و خۆی بۆی بتوانرێت کار ئاسانی بۆ مامەڵەی هاوڵاتیان بکرێت لە کاتا بنێرێ کە ئێمە بە هەنگاوی یەکەمینی ئەزان و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات ئەم هەنگاوە جێبەجێ بکات. یەکێکی تر لەو هەنگاوانەی کە زۆر گرنگە جێبەجێ بکات بەڕاستی ئێمە هەر کۆی ئەم شتانەمان لە پێنجی دێ بە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەفدەیاوەرەکەی وت کە هاتنە پەرلەمانی کوردستان مەسلەی شەفافێتی داهاتی سنوورەکانە. داهاتی سنوورەکان زۆر گرنگە یعنی خۆشببختانە لە دوو ڕۆژی ڕابردوودا بڕیاریاندا لەسەر ئەوەی هێزێکی تایبەت ڕەوانە بکەن بۆ سنوورەکان بۆی ئەم هێزە پێک هاتبێت لە هێزی پێشمەرگەی کوردستان و لەگەڵ هێزی ناوخۆیی پۆلیس و ئاسایش. ئێمە داواکارین لێرەوە ئێمە داواکارین وەکو فراکسیۆنی گۆڕان ئەبێ ئەو هێزە هێزێک بێت فەرماندەکانی بە هیچ جۆرێک نەئاڵابێتن لە هیچ گەندەڵیەکەوە و دەبێت هیچ پەیوەندیەکی کۆمەڵایەتی و سیاسیان نەبێت لەگەڵ خەڵکی ئەو ناوچانەی کە ئەچن لەگەڵ ئەو کەسانی کە ئەیانەوێت جۆرێک لە قاچاقچێتی و جۆرێک لە گەندەڵی بکەن لە سنوورەکانە بۆ ئەوی داهاتێکی زۆر بۆ حکوومەت بگەڕێتەوە. مەسلەی داهاتی نەوت ئێمە زۆر دەمێکە وەکو فراکسیۆنی گۆڕان داوامان کردووە کە ئەبێت داهاتی نەوت ڕێک خرێتەوە گرفتی نەوت زۆرە چونکە ئەو کۆمپانیا خزمەتگوزاریانی کە داها بۆ نەوت ئیش ئەەکەن خزمەتگوزاری سکیوریتیە گواستنەوەی نەوتە پاراستنی کێڵگە نەوتیەکانە دەرهێنانی نەوتە ئەم عقد و گرێبەستانی کە لەگەڵ ئەو کۆمپانیانە کراوە زۆرینەی داهاتی نەوت ئەچێتەوە بۆ ئەو کۆمپانیانە ئەبێت بە زووترین کات حکوومەتی هەرێمی کوردستان بە عقدی ئەو کۆمپانیا خزمەتگوزاریانە شابچێتەوە بۆ ئەوی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان زیادکاوە لە کاتا بتوانێت موچەی هاوڵاتی دابین بکات ناکرێ 6 ڕۆژ جارێک هاوڵاتی گرفتار بە موچەوە. باشە لەسەر مەلەفی نەوت و خاڵە سنوورەکان کە دوو مەلەفی گرنگن حتا زۆر جا پەرلەمانتارەکانیشتان ڕخنەی توندی ئاراستەکەن تا ڕادێک بێ ئومێدیشن خەڵک ڕخنەی ئەوە ئەگرێ لەبری ئەوەی دەست ببرێ بۆ کەمکردنەوەی موچەی خەڵکو و موچەی فەرمانبەر و موچە خۆران ئەکرێ لەم دوو سێکتەرەیە هەنگاو بنرێ لە دوو سێکتەرەیە کار بکرێ چەند هەنگاونراوە لە سێکتەری نەوتا و لە سێکتەری خاڵە سنوورەکانە. بڵێ ئێمە وەک گوتم ئەمەی لە دوو ڕۆژی ڕابردووە گوێبیست بووین لە ڕێی وتەبێژی سەرۆکی حکوومەتەوە کە ئەو هێزە پێک ئەهێنرێت وەک گوتم ئەمە هەنگاوێکی باشە بەڵام ئەبێت بە بڕیارێکی سیاسی لە نێوان یەکێتی و پارتی هەبێت بۆیە ئەو دوو هێزە ئاماژە پێ ئەدەم چونکە زۆرترینی لە سنووری هەردوو لایە ئەم دیاردەیە هەیە و یعنی جۆرێک لە داهاتی ئەم سنوورانە بۆ گیرفانی حیزبەکانیان ئەچێتەوە بۆیە زۆر گرنگە لەسەر ئەمە ڕێکەوتنێکی سیاسی ئیمزا بکەن و لە بەردەمی پەرلەمانی کوردستاندا ئەو ڕێکەوتنە بێنن ئاشکرای بکەن بۆ نوێنەرانی خەڵک چیتر تەداخل لە داهاتی سنوورەکان نەکرێ و هیچ بارێک قابلی قبول نەبێت بە قاچاق بێتە ناو هەرێمی کوردستان و گومرگ نەکرێت بۆ ئەوەی داهاتی وەزارەتی دارایی زیاد بکرێت و ئەو هێزەی کە پێک ئەهێنرێت بە گرنگی ئەزانین لەژێر چاودێری و ئەمری وەزیری دارایی دابێت و ئەو بتوانێت ئەو هێزانە دارایی دابێت بڵێ
ئەو زۆر گرنگە ئەو هێزانە بجوڵێنێ و لە هەر شوێنێکە بیەوێت ئەو هێزانە بنێرێت لەو شوێنانە متابع بن و چاودێری بکەن و دەسەڵاتێکی فراوانتر بدرێت بە پەرلەمانی کوردستان. ئەزانی کە ئەڵێم دەسەڵات بدرێت بە پەرلەمانی کوردستان لەوەوە ئەڵێم پەرلەمان بە پێی یاسا دەسەڵاتەکانی دیاری کراوە، بەڵام زۆر کات حیزب ڕۆڵی باڵای بینیوە لەوەی کە پەرلەمان نەتوانێت دەسەڵاتەکانی خۆی جێبەجێ کات. حیزبی باڵادەست ڕێگری ئەکات لەوەی کە پەرلەمان نەتوانێت هەموو کارەکانی خۆی بە ڕێکوپێکی و بە چاودێریکی ورد و بە دوواداچوون بۆ هەموو کەیسەکان بکات. بۆیە زۆر گرنگە، یعنی چیتر پەرلەمان ئازاد بکرێ لەو هەیمەنە حیزبی کە تایەتی پەرلەمانی خەڵکە هیچ حیزبێک نییە. ئەمە هەنگاو لە مەسەلەی خاڵە سنووریەکان کەوتان بەڵام شەوی ڕابردوو لە بەرنامەی ڕەهەند شاخەوان بەکرد بە ڕێوبەری گومرجی باشماغ باسی لەوە کرد ئەم ناردنی هێزی هاوبەش وتی بە قەناعەتی خۆم چارەسەرنی ئەبێ کۆمەڵێک ڕێکاری تر هەیە بۆ نمونە ئەو بابەتانەی کە ئیکتیفای زیاتی ناکەن لە ناو هەرێمی کوردستانە پێویستە وەزارەتە جیاجیاکان پێداچوونەوەی پیا بکەن و بۆی نەبێ بە مادەیەک بۆ قاچاقکردن و کۆمەڵێک تعریفی گومرجی عراقیش بەسەر گومرجی هەرێمی کوردستان جێبەجێکرێ وا بکرێت تعریفی پەرلەمانی کوردستان و بۆ حکومەتی هەرێمی کوردستان بەسەر گومرگەکان جێبەجێ بکرێت. وتی ئەمانە باشترە ڕێگر زیاتر لە قاچاقچێکتێکا کە وابزانە سەر لیستی زوو گۆڕانیش ئەم ڕعەتا چەند لای واللهی ئەوەش خۆ ئەوان ئێستا خۆیان لە ناو کارەکەیان ئەزان گرفت و ئەو کەم و کورتیانەی کە بەدی ئەکەن بەچی چارەسەر ئەبێت. لەبەر ئەوە بەڕێی من پێویستە قسە و ڕابۆچوونی هەموو ئەو بەڕێوەبەرانەی کە لە خاڵە سنووریەکانان لەسەر مەرزەکانن بە هەند وەربگیرێ بۆ چارەسەرکردنی مەسلەی گەندەڵی و قاچاقی، چونکە ئەگەر ئەوانە بە هەند وەرنەگیرێت بە بڕوای من کۆتایی نایەت بە قەزەی بەهەدەردان بە قەزەی قاچاقچێتی بە قەزەی ئەوەی کە ئەو بارانی کە دێن. من ئێستا ئەم ڕۆژ وتارێکم خوێندەوە چەند هزار ئۆتۆمبیل هاتۆتە هەرێمی کوردستان کە لە خوار ساڵی 2010 کە لە ئەسڵدا فەرمان هەیە بەوەی کە نابێ هیچ سیارەیەک بێتە هەرێمی کوردستان لە خوار ساڵی 2010 بێ و لە بەرامبەر ئەمەدا پارە لە هاوڵاتی وەرگیراوە چەند ملیۆن دۆلار وەرگیراوە کە ئەمە کێ کردوێتی ئەمە بەرپرس کردوێت. یعنی پێویستە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان داواکاری گشتی ئەم کەیسانە بجوڵێنێ و بە دوواداچوونی بۆ بکاوە دەستی داواکاری گشتی ئەوەنە واڵا بێت بتوانێت ئەو دۆسیانە بە دادگا بگەێنێت و دادگاکان سەربەخۆ مەلەفی خاڵە سنووریەکانێکێتیش و پارتیش و بزنەوەی گۆڕانیش ئێڵێ ئێستاوە حرەکەیەکی تیاکراوە لە سێکتەری نەوتاچی کراوە. بڵێ ئەوەی کە لە نەوتا هەیە بەڕاستی ئەتوان بڵێم زۆرترین گرفت لە سێکتەری نەوتە، یعنی نەوت من وەگوتم ئەو کۆمپانیانە کۆمپانیای حیزبین زۆرێکیان ئێمە پۆلیسی نەوت و گازمان هەیە، من تێناگەم بۆچی کۆمپانیای سکوریتی نەوت و گاز ئەپارێزێ. ینی من لەمە سرم لی دەرناچێت زۆر کات ئەپرسم باشە حکوومەت خۆی پۆلیسی نەوت و گازی هەیە بۆچی کۆمپانیایکی سکوریتی بێت ئەم شوێنانە بپارێزێ بۆ ئەم هێزە ناخاتە خزمەتی پاراستنی ئەمە یەکێک لە خاڵەکانە کە حکوومەت ئەبێ بە هەندی وەربگرێت. مەسلەی گواستنەوەی نەوت ئێمە گرفتمانتیا هەیە، مەسلەی عقدی 50 ساڵە گرفتمانتیا هەیە، یعنی پێویستە بەم عقدانە بچنەوانێ. یعنی ئێمە بۆچی لە وڵاتەیە زۆرترین سامانی ژێر زەوی و سەر زەویمان هەبێت بەڵام میلەتەکە بەم بێچارەیی و بەم نەبوونی و ئەحتیاجیە ژیان بکات لە کاتێکا وڵاتان هەیە بەقەدەر ئێمە سامانی سروشتی نییە بەڵام 100,000 ئەوەندەی ئێمە ژیانی خۆش و ئاسوودەیە. ئەمە ئێران نزیکەی 8 ملیۆن کەسە ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت بەڕێکار کەمتر لە هەرێمی کوردستان. بڵێ ئەنجا ئێمە بەڕاستی گرفتەکانمان لە کۆمەڵشتی ترایە، ینی ئێمە تا ئێستا ئەوەنەی بووینەتە میلەتێکی بەکاربەر میلەتێکی بەرهەمهێن نین، ئێمە ناتوانین بەرهەم بێنین. ینی ئێمە باوەڕەکەی زۆر گرفتمان هەیە لە ڕووی داهێنانی هەندێک شتەوە کە ئەکرێت لە وڵاتەیە کە بە بڕوای من لە جیاتی ئەو جۆرە داهێنانی کە داهێنانی تەرفیە هەوڵبین کارگە دروستکەین. ئەم هەموو گازین و کافێ ئەکرێتەوە، ئەم هەموو تاقە و پاری کە لە کافەکانە خەرج ئەکرێ بۆ ناکرێ بە کارگەیە گەنج لەوێ سەرقاڵ ئەکرێ ئەم گەنجە بۆ نەڕات لەوێ کار بکات بەرهەمی هەبێ. بەرهەمەکە ئێمە لە جیاتیەوەی بین بە بازارێک بۆ وڵاتانی دراوسێ و جیهان بۆ بازارێک نەبین بۆ بەرهەمەکانی ناوخۆی خۆمان و بەشێک لە بەرهەمەکانیشمان بازاری بۆ دروستکەین لە دەرەوە. یاریگای نێودەوڵەتی دروست ئەکرێت لەم شارەدا. ڕاستە لەوانەیە لە ڕووی معنەویەوە بۆ ناساندنی ئەم شارە بە جیهان گرنگ بێ
بەڵام ئەی ئەم گەنجانە دابنیت 2-3,000 گەنج دابنێ بە دیار 12 یاریچێوە دانیشێت ئەم گەنجانە بۆ نەبێت لەناو کارگێکە ئیشکەن و بەرهەمیان هەبێت ئەبێ هەبێت یاریگەشە بێ هەبێت بەڵێ ئەبێ هەبێت بەڵام کامیان گرنگترە خەڵک کەنانی نەبێت کە ژیانی نەبێت یعنی ئێمە بەڕاستی بۆیە ئەم شتانە باز ئەەکەین لە دژایەتیکردنی پێشکەوتنی شار و وڵاتەکەی خۆمان نییە ئێمە بۆ ئەوە ئەبێ دەستخینە سەر برینەکانمان عیلاجی بکەین گەنجێکی زۆر ڕژانە سەر جادەکان بەرئەنجامی نەبوونەیی بێکاری بێکەسابەتی مەسلەی عقدی 50 ساڵە و مەلەفی نەوت و ئەمانە زۆر جارێکێتی و گۆڕام جەنابەت لێرە کە سەرۆکی فراکسیۆنی گۆڕانی خۆتانی لێلا عەدەن ئێوە ئاگاداری عقدی 50 ساڵن کە تەفاسیلەکەی چییە؟ ئێمە زۆر جار ئەڵەم بزوتنەوەی گۆڕان ئاگای لێ بووە ئێمە لەوانەیە بڵم کاکنەوشیروان سەردەمانێک بڕوای بەوە بوو بێت هەزار ڕەحمەد لە گۆڕی بێت ساڵی نەوەتەکان محازەرەی هەبووە لەسەر سامانی سروشتی و سامانی نەوت ئەو بڕوای وا بووە کە سامانی سروشتی و نەوت ئەبێ بۆ خزمەتی وڵات بێ بەڵام ئایا کاتێککە ئەم عقدە کرا ئەم سامانە سروشتیە ئەم سامانەی نەوت کرایە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان یا ئابووری وڵاتانی تری پێ دەوڵەمەند کرا ئابووری وڵاتانی تری پێ بەهێز کراوە یعنی بەڕاستی ئەم یعنی ئێمە هیچ ئاگایەکمان لە عقدی 50 ساڵەی نەوت نییە بۆیە بە گرنگی ئەزانین بەم عقدەدا بچنەوە و بە گرنگی ئەزانین شەفافانەکەدا بێتە بەردەم پەرلەمانی کوردستان بۆیە من جارێکی کە و هەموو کەڕەتێکیش لە قسەکان ماڵم بێتە بەر پەرلەمانی کوردستان پەرلەمان شوێنێکی شەرعی خەڵکی کوردستانەوە نوێنەری خەڵکی کوردستانی لێ باش وەزیری پێشووتری دارایی کە پێشتر لەسەر بزوتنەوەی گۆڕان ئەژمارەکرا و نوێنەری بزوتنەوەی گۆڕان بوو ئەڵێ تا ڕادەیەکی زۆر بزوتنەوەی گۆڕانی ئاگای لە عقدە 50 ساڵێکەیە من وەگوتم بەم شێوازە ئاگای لێ نەبووە کاکنەوشیروان وەگوتم بەڕەحمەت بێ یعنی بڕوای بەوە هەبووە سامانی نیشتیمانی بخرێتە خزمەت هاوڵاتیانی کوردستان بەس ئێستا ئەم خراوەتە خزمەتی هاوڵاتیانی کوردستان لە بری هەموو پرسەکانی تر ئەگەر ئێوە لە ڕێکەوتنەکەتانە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بە هەمانجیەشێتی نیشتیمانی کوردستان جەختان لە پرۆسی یان مەلەفی نەوت بکردایەتەوە تەسەوڕ ناکەی دۆخی دارایی هەرێم باشترە بوو ئێمە هەموو ڕەهەندە جیاوازەکانی چاکسازی لەناو ئەو ڕێکەوتنەدا هەیە هەمووی بەڵام نەوت لە هەمویان گرنگتر نییە نەوت زۆر هەموو داهاتەکان گرنگە لە پلانسازیەکەەوە گرنگە بە بڕوای من کە ئەم وڵاتە پلانسازی نییە بۆیە هەموو شتەکانمان یعنی بەلاڕێدا ڕۆیوە یعنی لە پلانسازیەکەەوە بە بڕوای من زۆر گرنگە بۆ ئەم وڵاتە کە ئەم وڵاتە بە مؤسسات بکرێ ئەم وڵاتە پێگەکانی دەوڵەتبوونی تیا بچەسپێ و قایم بکرێت هەتا دواشت کە داهاتەکانە و تا سنوورەکان کە ڕێک خرێتەوە هەتا ئەو ناوچانەی تری هەرێمی کوردستانە کە بپارێزرێت لە تعریبکردن لە تەرحیلکردن و کۆی هەموو ئەو شتانەی تر کە ڕەهەندی جیاوازی ژیاری بۆ خەڵکەیە ینی تەنیا ڕخنەیەکی زۆر لە پەرلەمانە گیرێ بە دیاری کراویش مەسەلەن جەنابەت لێرێت ئەجینە مەسەلەن هەموو فراکسیۆنەکانە گیرێت ڕخنە لە ئێوە زۆرە گیرێ ئەڵێن ئێوە کاتێ مەعارەزە بوون زۆر بەڵێنتان بە ئێمەدا ئێستا جێبەجێ ناکەن ئێستا لەگەڵ پارتیان ڕێککەوتون پێت وایە ئەم ڕەخنانە بەرمەبنای چییە؟ حقیقەتی تایە یاخود بەشێکی بۆ هەڵوەرین و بۆ بچووکردنەوەیە؟ واللهی بەشێکی بۆ هەڵوەرین و بۆ بچووکردنەوە یعنی من ئەگەر هەر هێزێکی سیاسی کە لە ئەو جوهی قووەتی یابێت و هەر هێزێکی سیاسی تریش کە هەوڵی بچووکردنەوە و زعیفکردنی ئەدەن هیچ قازانجێک بۆ بچووکردنەوەی نابین چونکە پرۆسەی دیموکراسی لە ئازادی ڕادەربڕینە لە فرەڕەنگی و لە فرە حیزبیدا بۆیە زۆر گرنگە یعنی ئێمە خاوەنی استراتیجێکین ئەم استراتیجە لە هەموو سەردەمەکانی کە بەشدار بووە لە ئۆپۆزیسیۆن و لە حکوومەتیش خزمەتی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستانی کردووە ئێمە بۆیە سەرەتاش ئاماژەمدا ئەگەر جەماوەرەکەمان پشتیوانیمان لێ نەکات ئەگەر ئەو هێزانەی تر ئاراستەکەیان بە مەبەستی گۆڕانکاری و باشترکردنی ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان و بەهێزکردنی هەرێمی کوردستان بێت ئەبێ بزوتنەوەی گۆڕان بەهێز بێت ئەبێ بزوتنەوەی گۆڕان بوونی هەبێت ئەبێ بزوتنەوەی گۆڕان استراتیجەکەی ئەمەنە استراتیجێکی تێر و تەسەلە ئەتوانن کە خزمەت بە پرۆسەی سیاسی گۆڕانکاری بکات ئەوانەی کە ئەو دەنگدەر و لانگرانی بەڕێستان مەسەل فراکسیۆنەکەتان باباسکەم پێت وایە ئێستا هەمویان لێتان ڕازین دەنگدەرەکان لێمان ڕازی بن ئەزانی چۆنە خۆی زۆر کات بەداخەوەی لەم یعنی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ڕۆڵێک ئەبینێت کە زۆر کات لێدوانەکانمان
هەڵوێستەکانمان چاواشە ئەکرێت. مەسەلا ئێمە هەر بۆ نمونە کە جەنابەت ئاماژەدا سەرەتا بەو ڕێکوتنی کە لەگەڵ فراکسیۆنی پارتی ئێمە لە پێناوی چی کردومانە بەس لە پێناوی کە هەندێک یاسای چاکسازی بهێنینە پەرلەمان چالاکەین دەستور بێنینە پەرلەمان یاسای بوجە هەوڵبین بە زووترین کات بێتە پەرلەمان ینی ئەم شتانە بۆ خزمەتی خەڵکە ئەگەر نا بۆ هیچ ینی بۆ هیچ شتێک نییە ینی ئێمە ئەگەر ئەم ئەرکانەی خۆمان کە ئەرکی یاسادانانە جێبەجێی نەکەین و ئەگەر ئەرکەکەمان ئەرکی متابعە و بە دوواداچوون و ڕقابیە جێبەجێی نەکەین و ئەرکەکەمان کە ئەرکی پەسەندکردنی یاسا و بودجەی هەرێمی کوردستانە پەسەندینەکەین ئێمە بوونمان چێ لەم پەرلەمانە لەبەر ئەوە ینی ئەمە ئەرکی سەرەکی پەرلەمانی کوردستانە ئەوەی تری کە خەڵک جۆرێک لە بڵێن ڕەخنە و جۆرێک لە هەموو ڕەخنە بنیادنەرەکان ئێمە قوبوڵمانە بەڵام کاتێک کە ئەگاتە ئەوەی تەشیرکردن و سوکایەتیکردن بە سیمبولەکانی گۆڕان و تانەوتە شەرەکان ینی ئەمە بۆ خۆی زەرر لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستانەیە بۆ خۆی زەرر لە هەموو پارتە سیاسیەکان ئەیە کە متمانیان لای هاوڵاتی زعیف و بچووک ئەو بێ متمانەیە بۆ دروست بە لە نێوان هەموو هێزە سیاسەکان و جەماوەرە خات و کوردستان وەڵاهی خۆی هەندێک کار ئەوەیە کە مەسەلا ڕخنەکە زیاتر لەسەر ئەوەیە کە لە کاتی هەڵبژاردنەکانە وعدی زۆر بە هاوڵاتیان درراوە یعنی ئێستا ئەتوانم بڵێم وعدەکان وەکو پێویست بەس نەبرابێتە سەر ینیەوە حقیقەتە بۆچی نەبراوەتە سەر من باسی فراکسیۆنی گۆڕام بکەم دوای ئەو پرسیارە ڕستی بەڕێز بکەم ئێوە ئەو وعدانەی داوتانە لە بانگەشی انتخاباتە توانیوتانە جێبەجێکەن و ئەگەر جێبەجێتان نەکردو ئەو بۆچی بەڕێست ئێڵی بۆچی بەڵێ ئێمە دوو دروشممان هەبوو دادپەروەری بەرەو دەسەڵات حکوومەتێکی دادپەروەر ئێمە کە ئەو پرۆژانەی کە ئێمە هەمان بۆ دادپەروەری مەسلەی چاکسازی کە یەکێک لەو یاسانی کە ئێمە زۆر پشتیوانیمان کرد یاسای موچە و خانەنشینی بوو یاسای چاکسازی لە موچە و خانەنشینی ئێمە ئەو یاسای یەکێکە لەو دنگانەی کە هەنگاوی سەرەتاییە بۆ ئەوی ئێمە بەرەو دادپەروەری بچین بەڕاستی ئەمە پشتیوانی هەموو حیزبەکانی ئەوێت بۆچی پشتیوانی هەموو حیزبەکانی ئەوێت یعنی حیزبەکان خۆیان ئاعتراف ئەکەن کە لە ڕابردوودا زۆریان خەڵک بەناحەق خانەنشین کردووە زۆریان بەناحەق خەڵک هێناوە بەبێ بڕوانامەی گونجاو پۆستی باڵای وەزیفیان بۆ داناون یعنی ئەمە پێویستە چاکرێتەوە کە ئەمە هەنگاوی بۆ نراوە بە بڕوای من ئەوەی تری کە جەنابەت ویستم ئاماژەی پێ بەم و قسەکەت پێ بڕین بۆ خەڵک متمانەی نامێنێت ڕاستیەکەی لەوانەیە پەرلەمان بەهۆی چەند هۆکارێک کاریگەری ئەوەی دروست کردێت لەسەر پەرلەمان نەیتوانی بێ کارەکانی خۆی بەڕێوە بەرێت وەک پێویست یەکەم هۆکاریان مەسلەی پێکهێنانی حکوومەت کە ئێمە لە 6/11 سوێنی یاساییمان خوارد لە پەرلەمان لە 2010 لە مانگی حوتی 2019 واتە 8 مانگ دوای سوێن خواردنیم نزیکی 9 مانگ دوای سوێن خواردنی ئێمە ئەنجا حکوومەت پێکات 9 مانگ پەرلەمان نەتوانێت کارەکانی خۆی بکات خەڵک تووشی مەلە لەکات ئەمە گرفتە لە دوای 5-6 مانگێکیش کە حکوومەت پێکات مەسلەی کەرەنتینە و ڤایرۆسی کۆرۆنا و توشبوونی بەشێکی زۆریش لە پەرلەمانتاران بەم نەخۆشیە کاریگەری لەسەر سستی پەرلەمان دروست کرد ئێمە بۆ دروستکردنەوەی متمانە لە بینی هاوڵاتی و پەرلەمان لە بینی حکوومەت و هاوڵاتی پێویستمان بە کۆمەڵێک ڕێگەچارە هەیە یەکەم ڕێگەچارە بۆ پەرلەمان بەڕاستی کاراکردن و بەرنامە ڕێژکردنی هەفتەکانی داهاتووی وەرزی بەهارەیە دوای پشوو کە زۆرترین کۆبوونەوە و زۆرترین گرفتی هاوڵاتی بێنینە ئەو پەرلەمانە و بە یاسا ڕێکیان خین بۆی ئەم متمانەیە دروستکەینەوە فعلەن ئێمە ئەرکەکەمان ئەمێ و دەستی پەرلەمانتاری ژواڵا بکرێت لەوەی کە بۆ هەر دەستگایکی حکومی بێوێ بچێت لێپرسینەوە بکات هەستەکەی دەستان گیراوە لەو چاودێریکردنە وەڵی هەندێک دەستگا هەیە من بەردەوام گرفتم هەیە لەگەڵێ بەڕاستی پەرلەمانتارەکانی فراکسیۆنەکەتان هەموو پەرلەمانتاران من لە لیژنەی مافی مرۆڤم گەورەترین گرفتم هەیە لەگەڵ ئەوەی کە هەندێک دام و دەستگای هەماهەنگێ لەگەڵ ئەو لیژنەی ئێمە کە یارمەتی ئێمە بە زانیاریمان دەستکێ لە کاتێکە پێویستمان بە ئامار هەیە پێویستمان بە زانیاری ورد و
زیاتر هەیە ئێمە لە چەند مانگی ڕابردوودا کۆمەڵێک خەڵک دەستگیر کراوە لەسەر خۆپیشاندان لە بادینانە یعنی ئێمە هیچ زانیارێکمان لەسەر ئەمانە دەست ناکەوێت کە لە کاتێکا خەڵک زۆرترین فشاری لەسەر پەرلەمانتارە متابع بێ لەبەر ئەوە بەڕاستی بۆ ئەوی ئەم متمانەیە لە بینی ئێمەی پەرلەمانتار و هاوڵاتیانە دروست بێتەوە ئەبێ ئەم دەستگانە هەماهنگ بن ئەبێ زانیاریمان بنێ ئەبێ ڕێگەمان بن هەر کات و ساتێکمانێ بچینە ناو دەستگاکانیان دەرگیان کراوە بێت بەڕووی پەرلەمانتارانە پێت وایە بە مەبەست هەوڵە درێ کاری پەرلەمانی لە هەرێمی کوردستانە بەرەو واللهی من بێدەسەڵاتی بڕوا من هەر لە سەرەتای ئەم خولەی پەرلەمانەوە من درکم بەوە کردووە کە دەستێک هەیە ئەوێ ئەو متمانەیە لە بینی هاوڵاتی و لە بینی پەرلەمانە نەمێنێت و دەستگایەکی تەشریعی ئەوەنە لاواز بکرێت بە جۆرێک کە خەڵک بە زیادەی بزانێت بە جۆرێک گوای لێبێت خەڵک ئەسڵان هەر بایەخی نەبێ بەوەی پەرلەمان هەیە یان نییە بەوەی بزانێت زۆر جار لێرە و لێ ڕوبەڕوومانم ئەڵێ بوونتان چییە نەبوونتان باشترە ئەمە قورسایە بەسەر میلەتەوە یعنی لەبەر ئەوە ئەگەر پەرلەمانێکی کارا بێت و بتوانێت ئەرکەکانی خۆی جێبەجێکە هاوتای پەرلەمانی ئەو وڵاتانی دراوسێمان ئێستا مەسەلەن گرفتەکە لە پەرلەمانتارەکانە یان لە سەرۆکایەتی پەرلەمانە مەسەلەن ناکاراییەکەی واللهی زۆر کات خۆی پەرلەمان سەرۆکایەتیەکەی بەرنامە ڕێژی دانیشتنەکان ئەکات ئەو فراکسیۆنەکانیش بەڵام زۆر زار پرۆژە ئەبەنە ژوورەوە پرۆژە ئەبەنە ژوورەوە بەڵام بەشداریان پێ ناکرێت بۆ دانانی بەرنامەی کاری پەرلەمانی کە زۆر بە گرنگی ئەزانین بۆ لەمە دوای ئەم وەرزی بەهارەیە کۆی فراکسیۆنەکان بانگ هێش بکرێن و ینی پرس و ڕایان پێ بکرێت بۆ ئەوەی پێش دانیشتنی پەرلەمانتار ئاگای لێبێت فراکسیۆنەکان ئاگیان لێبێ بەرنامەی کاری ئەو دانیشتنە چییە یعنی هەتا دوای ئەوەی کە خۆیان بڕیار ئەدەن و بە ڕاگەیاندراوێک پەرلەمانتار ئاگدارەکەنەوە فراکسیۆنەکان ئاگیان لێنێ لەوەی بەرنامەی کار لەسەر چییە بۆیە زۆر گرنگە بەڕاستی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ڕاپرسی و پەیوەندی باشی هەبێ لەگەڵ فراکسیۆنەکان و بە بەردەوام پێش سەرەتای هەر وەرزێکی خولی پەرلەمانی پێویستە کات کە دانیشتێ بکرێ بەرنامەی کاری ئەو چوارمانگە دابنرێت کە پەرلەمان لەسەر چی کۆبێتەوە و ئەو یاسانە چین کە گرنگ و بایەخی خۆی هەیە و لەسەر کام یاسانە کۆی فراکسیۆنەکان کۆکن بۆی بە زووترین کات ئەو یاسانە بەڕێ بکرێ کاکەگیان ئێستا یاسای کار چه عیبێکی هەگەر ئەم وڵاتی ئێمە یاسایکی کاری هەبێت هەمومان ئەزانین کە چەند گرنگنی و بایەخی خۆیە و لە چەند شوێن کرێکار تووشی ناهەمواری ئەبێت تووشی ئەزێدان ئەبێت لەبەرەوە یاسایەگنی ئەمانە تووشەوە بێ دەستەبەری کۆمەڵایەتی بۆ جێبەجێ ناکرێت بۆی دەفع ناکرێت لەلایەن ساحبکارەوە یاسای پەروەردە یاسای تەندروستی یعنی ئەمانە هەمووی کۆمەڵێک یاسان کە ڕەهەندی کۆمەڵایەتی هەموو سەرجەم خەڵکی کوردستانی هەیە کە پەیوەندی بە هەموو تاکەکانی کۆمەلگاوێ ڕەهەندی خزمەتگوزاری هەیە و پێویستە هەموو فراکسیۆنەکانیش لەسەری تەمان ئەنی هیچ نەبێ ئەمە بتوانین لە خولێکە هەندێک لەم یاسا خزمەتگوزاریانە تەواو جێبەجێکەین و بەڕێز حکومەتیکەین بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆرە ڕێواز لە دیدارێکی پانۆڕامایە وتی کە حقیقەتێک هەیە کە بۆ نمونە زۆرینەی پەرلەمان لای چێبێت ئەو تەحکومەکە بەناو دانیشتەکانی پەرلەمان ئێستا زۆرینەی پەرلەمان کە پێکهاتەکان و فراکسیۆنی پارتیە زۆرینە لەناو پەرلەمانە ئەمە حقیقەتی تایە کە نەتوانن ئێوە بە ئارەزووی خۆتان ئەگەر بە تەوافق نەبێ بابەتێک تێپەڕێنن تەوافق زۆر گرنگە من بۆیە ینی هەر ئاماژەمدا بەوەی کە بۆی ئێمە لەو هەیمەنە حیزبێ ڕزگار بێ پەرلەمان پێویستە فراکسیۆنەکان بەشداری پێ بکەن بۆ دانانی بەرنامەی کار ینی ئەمە زۆر گرنگە یعنی تۆ دەستەی سەرۆکایەتیەکە ئێستا ینی ڕوونە چۆنیە پێکهاتی ناو دەستەی سەرۆکایەتیەکە فعلەن وەناو پەرلەمانیش هاوکێشەیەک دروست بووە زۆرینە و کەمینە ڕۆڵ ئەبینێتیایەک زۆرینەیەک فعلەن وایە ینی دەسەڵات دەگرێت بەسەر پەرلەمانە لەوانەیە زۆر جار ئەو پێکادان و هینەش لەوە دەست سەرچاواگرێت کە ئەبینی زۆر جار لە ڕاگەیانەکان پێکادان لە بینی زۆرینە و کەمینەکە هەر لەو هاوکێشەی ناو پەرلەمانەوەی دروست ئەبێت بۆیە ئێمە بە گرنگی ئەزانین بەڕاستی سەرجەمی فراکسیۆنەکان بەشداری پێ بکەن لە بەرنامەی خات و گوڵستان وە لە حکوومەتیش تیمێکتان هەیە ڕەنگە زۆر جار پریشی ڕخنەی تیمی حکوومەتیش بەرێوە بکەوێت مەسەلەن وەزیری داراییتان هەیە وەزیری ئێوە ئەگەر ئەکید لە کۆبوونەوە حەزبیەکانە ڕەفاقەتان هەیە و پێشتر کادری ئەو هەڵسوڕاوی ئەو زوتنەوەی بوون تەواوی داهاتی دقیقی هەرێمی کوردستان دێتەوە وەزارەتی دارایی پێ و زانیارانی ئێوەتانە ئەوەی کە داهاتی ناوخۆکە بێت بە داهاتی نەوت و بە داهاتی ناوخۆ خاڵە و مرجەکان ئەوەی کە بڕاوەتەوە هەمیشە ئەوەی بە ئێمە گوێبیستی بوویان پارێک دیاری 40 ملیارایە هەر ئەوەنەیە 440 ملیار ئیتر لەوە زیاتر ئێمە دینار ملیار دینار بەڵێ
بەڵێ هەر ئەوەندە دێتەوە ینی مەقطوع هەر ئەوەیەتەوە بەردەستی وەزیری دارایی و لە کاتێکیشە بڵین بۆ هەر جۆرێکی لە پرۆژەی خزمەت گوزاری یا دانانی بەرنامەی موچە و ئەوانە لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕیار ئەدرێت پلانی دابشکردنی موچە ناکەی وەزارەتی دارایش تا ڕادەیەک کۆت و بند کرابێ واللهی ینی تقریبا بۆ نمونە من نمونەیەک بدەم بە بەڕێستان پرۆژەیەک لە ناحەیەکی بەسەلەن هەر ناحەیەک لە هەرێمی کوردستان پارەکەی بۆ نمونە من پرۆژەیەکی زیندوم لایە پرۆژەیەک هەیە فرۆشتنی زەویە ڕوکنەکان بای 900 ملیۆن دینار فرۆشتویانە پارەکان هەیە لە بانقە لای خۆیانە کتابیان کردو وەزارەتی دارایی داوای موافقی ئەنجومەنی وەزیرانی کردو سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرا بێ موافقە بکە بۆ وەزارەتی دارایی ئەنجا ئەمە پێویست بەوە کا بۆ 900 ملیۆن دینار کە خرێتەوە من بۆیە وتم زۆر بڕیاری دارایی لەناو ئەنجومەنی وەزیرانەوە ئەدرێت بۆیە گرنگە بەڕاستی دەستی وەزیری دارایی وڵا بکرێت هەم لە کۆکردنەوەی داهاتەکانە ئەو بەدڵی بزوتنەوەی گۆڕانەکە ئێستا ئەوەی ئێستا حالێن ئێمە هەڵسەنگاندنی هەموو ئەو ئەرکانەی کە بە وەزیرەکانی ئێمە درا و ئەدای حکوومەت بەگشتی بە راپۆرت لە 6 مانگی یەکەمدا داومانەتە دەست ئەنجومەنی وەزیران و دەست پارتی و لە ساڵیشە جارێکیکە هەڵسەنگاندنمان کردەوە داومانە و ئەو کەم و کورتیانەشمان پێوتون لەکوێ کەم و کورتی هەیە و ئێمە لە جۆری کۆکردنەوەی داهات و لە جۆری ئەو ناشەفافی و ئەو ینی هەندێک گوشە حەز ناکەم بەکاربێنم چکە من بەڕاستی بە سەراحەت بەرپرسیارەتیە بڵێ لە کۆبوونەوەی وەفدی دانوستانکار زۆر وشەم بەکاری هێنەوە کە وشەی هەر ڕێخەری گشتی بۆ توێتی حەز ئەەکەم بە سەراحەت ئەو وشانیان پێ بڵێ چکە ئەبێ دەست هەڵگرن لە کۆمەڵێک شت بۆ ئەوەی داهاتەکە زۆر بێ چکە ئەگەر دەست هەڵگرن لەو کۆمەڵەشتە داهات زۆر ئەبێت فعلەن حکومەت دەتوانێت موچە باشە بەڵام بەپێی لە هەموو دنیا وەزارەتی دارایی نابێ هەرچی هەیە لە دینارێکەوە بۆ ملیارێک بێتەوە بەردەم وەزارەتی دارایی 2000 وەزارەتی دارایی تەحکومی پێ بکە بە پێی قانون و بە پێی ڕێنمایی بۆی تر بەشێکی بۆ بجاچێ بۆ وەزارەتەکانە چێ بۆ پەرلەمانە چێت تەنانە دوو بۆ موچەزانە ئێمە هێنانی ئەو یاسای بودجەیە وەگوتم بە هەنگاوێکی زۆر گرنگی ئەزانین لە ڕووی چاکسازی لە ڕووی شەفافێت و خاڵێکی تریش کە من خۆم یعنی بە باشی ئەزانم دانانی وەزیری نەوت چکە ئێمە تا ئێستا وەزیری نەوت و سامانە سروشتیەکان نەبووە کە تۆ بەرپرسی کەی لە بەردەم پەرلەمانی کوردستان هیچ نەبێ ئەگەر بۆ بەردەم ئەندامانی پەرلەمان بیهێنیت یا بۆ بەردەم لیژنەکەی کە تایبەتە بە سامانە سروشتیەکان بیهێنیت و تۆ بتوانیت زانیاریەکان و ئەوەی کە راپۆرتەکانی لەگەڵ یەکلاییکەیتەوە کە دێت بۆ پەرلەمان چکە ئەو راپۆرتانە بەڕاستی زۆربەی زۆری هەمووی راپۆرتی دقیقە کە لە ڕابردوو شادراوەتە دەست ئەنجومەنی وەزیران و سکرتێری ئەنجومەنی وەزیران بۆیە ئێمە دانانی وەزیرەکەمان زۆر بە گرنگ ئەزانی هەرچەندە لەسەر ئەوەش ڕەخنەمان لێگیرا چکە دانانی نەبوونی وەزیر تۆ کی ئەهێنیت بەرپرس بێ لەم دۆستیە بۆیە دانانی وەزیرەکە بەڵێ بانگهێشتی کەی تۆ لەم دۆسیە بپرسیتەوە یعنی بۆیە بە هەنگاوێکمان زانیو کە ئێمە لە پەرلەمانە بڵین بەهبوونی وەزیرەکە گرنگە لە کاتێکا وەزیرەکە بۆ خۆی لە بواری نەو تاکاری کردو لە وڵاتان ئەزمموی تریە بووە بۆیە بەلامانەوە گرنگ بۆ بەڕاستی وەزیرەکە بێ کە بیهێنین تا تۆ دۆسی نەوتیشی لەگەڵ یەکلای بکەیتەوە تۆ دۆسی نەوت و خاڵە سنووریەکان دوو خاڵی جەوهرین کە یارمەتی وەزارەتی دارایەکەی کە تابع بە بڵین وەزیرەکەی بە بزوتنەوەی گۆڕان یارمەتی ئەوی ژەدا کە ئەمیش داهاتێکی زۆرتری لە بەردەسابێ و لە بەردەمی خەڵکی کوردستانە بڵێ ئەمە داهاتەکەی لە ڕێی یاسای بوجەوە چکە یاسای بوجەکەش هەر ئەتیما دەکاتە سەر داهاتی ئەم دوو شوێنە زائیدەن ڕسومات و باجەکان کە لەناو خەڵک هەیە و بەڕاستەکەی هی خەڵک زیاتر هی هەڵسوڕانی بزوتنەوەی گۆڕانە مەسەلەن بەشێک لە کارکتەرە دیارەکانی بزوتنەوەی گۆڕان ئەندامی ئەنجومەن نوێنەرانی عێراقن زۆر جار لە دیمانەکانیان لە نووسینەکانیان ڕخنەی توند ئاراستی و تیمەی حکوومەتەکان ئەڵێن ئەبوو گۆڕان بکشێتەوە ئەوەی گۆڕان کردوێتی زیان بە بزوتنەوەکە ئەگەیەنێ ینی ڕخنیان هەیە لەو بارەیەوە هەماهەنگیەکی ئەوە تۆ نییە پێت وایە ئەمە بیرۆبۆچوونێکی بۆچی دوو بەرێکی دیفاع لەوە ئەکە کە ئەم تیمە لە حکوومەت بمێنێتەوە تا سەر دەست بە ڕێکەوتنەکەەوە بگرن و بەشێکی فشارەکە کە بکشێنەوە لە حکوومەت من بە دوو تیمی نبینم خۆی بزوتنەوەی گۆڕان نەدوتیم دوو بۆ چوون بزوتنەوەی گۆڕان ڕای جیاوازی زۆرتیە ینی هەر لە سەرەتای دروستبوونی پێکهاتەی گۆڕان زۆر جیاوازتر بۆ لە پێکهاتەی هەر پارتێکی سیاسی تر لە ڕاستەوە بۆ چەپ
یعنی کۆمەڵێک لەبەرەوەی هیچ ئایدایەک نییە گۆڕان ینی گۆڕان پابند بوو بێ پێوەی لەبەرەوە هەموو خەڵقێک لە ڕاستەوە بۆ چەپ لە ناو بزوتنەوەی گۆڕانە جێگەی بۆتەوە یعنی بۆیە هەر بۆچوونەکانیش لەوێوە سەرچاوی گرتووە ئەشێ بۆچوونی جیاواز هەبێ لە ناو بزوتنەوەی گۆڕانە و بزوتنەوەی گۆڕان هەمیشە بۆچوونە جیاوازەکانی یارمەتی داوە ڕێگە ڕاستەکان ڕێگە خزمەت گوزاریەکان ئەو ڕێگانە بگرێتە بەر و بیدۆزێتەوە کە یارمەتی سەرخستنی ئەدا ڕاستە ئێمە هەندێک هاوڕێمان هەیە پێمان ئەڵێن لە حکوومەت بکشێنەوە و گروپێکیش لە هاوڕێیانمان ئەڵێن با ئێمە پابند بین بەوەی کە لە ڕێکەوتنەکە لا نەدەین هەتا کۆتایی ئەم کابینەیە هەردوو بۆچوونەکە هەیە ینی بە سەراحەت هەردوو بۆچوونەکە هەیە و هەردوو بۆچوونەکەش تا ئێستا بەردەوامە ینی باشە ئەو دوازدە هاوڕێی بەڕێزیشت ئەوانیش هەر لە چوارچەوەی فراکسیۆنی گۆڕان بەڵام ئەوانیش بۆچوونیان هەتا بڵێ ئەوانیش ینی بەڕاستی فراکسیۆنێکی تر نین نەخێر چوارچەوەی فراکسیۆنی گۆڕان تا ئێستا هیچ کامێک لەوانت بیستۆ بڵێ من فراکسیۆنێکی سەر بەخۆم یا من پەرلەمانتارێکی سەر بەخۆم نەخێر هیچ یەکێک لەو پەرلەمانتارانت بیستووە کە لێدوانێک بدات دوور بێ لە استراتیجێتی ئەساسیەکەی بزوتنەوەی گۆڕان ئەویش هەردا بەشەکەی بۆ دوو گروپی کە ئەڵێ لە حکومت بمێنینەوە ئەو دوو ڕاجیاوازەکان یارمەتی بزوتنەوەی گۆڕانەدا بۆ سەرخستن بۆ چوونە پێشەوە بۆ بەخۆداچوونەوە بۆ ڕێگە چارەکان یعنی ناکرێ ئێمە هاوڕێکمانە گەربی ڕایەکی جیاوازە بێت لەگەڵ هاوڕێکی ترە یعنی پێمان غەریبێت چکە پێکهاتەکەی گۆڕان وایە لە ئیسلامیەکانەوە کاتی خۆی هاتوونەتە ناو گۆڕان خەڵکی پارتیتیا خەڵکی پاسۆکی تیا خەڵقی ناوی کێتیتیا خەڵکی سەربەخۆی تیا ینی پێکاتەکەی گۆڕان ئەمەیە لەبەرەوە ئەشێ لە نوێنەرەکان و لە دەستنیشانکردنی خەڵکەکانیشە خەڵکی کوردستان نوێنەری جیاوازی هەڵبژارد بێت ئەم پرسیارانە وەکو گۆڕانێک بیکەم ئەگەر مەسەلەن ئەم دوازدە بەڕێزە سبەینی بەڕێز دۆکسەرۆکی فراکسیۆن کە متمانەی سیاسی تێ لە بزوتنەوەکە ئەتوانی بانگشتی کۆبوونەوەیشیان بکەیت مەسەلەن من هەمیشە هەوڵم داوە نزیک بیم لیان و هەمیشە ئێمە هیچ شتێکی تایبەتی لە بینمانانە بووە کەمایی دڵیێشان بوو بێت و هەمیشە ئەوان وەکو خوشکێکی گەورە مامەڵەی منیان کردووە تەنانەت وشەی دادیان لە بەرامبەر ناوی من بەکارهێناوە ینی لەبەرەوە ینی هیچ شتێکی تایبەت نییە لە بین باشە بابێمە سەر مەسەلەی ڕێکەوتنی بەغدا و هەرێم ئستا چەند ڕۆژیشتر ئەم بابەتە تەواوی شەقامی کوردستاندا ئاپۆشێت ئەو بەمڕۆ ئێستا خوێنەوەی یەکەمی بۆ کرا پڕۆژه یاسای بودجەکە و فشارێکی زۆری شێ لەسەر بستنەوەی گۆڕانوویەکێتی کە لەگەڵ پارتیا هەمانجی بکەن کە حکوومەت ڕێکەوە لەگەڵ بەغدایە بۆ چوونی ئێوە لەو بارەوە ئێمە بەڕاستی هەرێمی کوردستان لەبەرەوەی هەرێمێکی دەستوریە لە چوارچێوەی عێراقا و لە ئەم هەرێمە لە دەستورە کۆمەڵێک مافی پێدراوە کۆمەڵێک ئەرکی هەیە بۆیە مەرجەئی سەرەکی چارەسەری هەموو گرفتەکانی هەرێمی کوردستان یەکەم بەڕێخستنەوەی ماڵی سیاسی کووردە کە ئەم پەرتەوازەیە لاوازی کردوین لە بەرامبەر بەغادا دووهەمیان مەرجەعەکەمان کە بەغدا ئەبێ ئیلا لەگەڵ بەغدا ڕێکەوین تەنانەت ئێمە بڕوامان وایە ئەگەر خاڵە سنووریەکان بەغا داوا بکات بە هاوبەشی بەڕێوەی بەرن حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لاری نەبێت کە بە هاوبەش بی با بەڕێوە بۆ ئەوەی لەم قەیرانە قوڵە سەختە داراییە وڵاتەکەمان ڕزگارکەین و خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی داوای خۆشگوزەرانی و ئاسوودەی و ژیانێکی سادە و ساکارە لێەکە داوای زۆری نەکردو بتوانانی ئەو ژیانە سادە و ساکارە خۆشگوزەرانی بۆ دەستەبەر بکەیت و بۆیە بە گرنگی ئەزانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی هەم نەوتەکە ڕادەست بکات 250,000 بەرمیل نەوت و بۆ دروستکردنی متمانە پێش ئەوەی کە یاسای بودجە تێپەڕێت لە عێراق بە بڕوای ئێمە پێویستە نەوتەکە ڕادەست بکات بۆ ئەوەی متمانە دروست بێ لای پەرلەمانتارانی بەغا چونکە ڕاستە پرۆژەکە بە سیاسی ڕێکەوتون لەگەڵ حکوومەتەکە بەڵام دەنگدانەکە لە پەرلەمانی عێراقایە بۆی ئەم متمانەیە لای پەرلەمانتاری عێراق دروست بێت کە دەست نەخەنە بڕی ئەو ڕێژەیەی کە بۆ هەرێمی کوردستان دیاری کرا چکە ڕێژەکە کەم بکرێتەوە زەربەی گەورەش لە هەرێمی کوردستان گوڵستان خەڵک پرسیاری ئەوە کە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم پابەند نەبوو 250,000 بەرمیلەکەی نەناریان لە بەغاوە مەرجەکان قورستر کرا بە 350یان هەموو داهاتی نەوتی هەرێمی کوردستانیان هەموو نەوتی هەرێمی کوردستان ئەو کاتە بەدیل چی بێت مەسەلە خۆ خەڵک دیسان لە 2020 ناکەوێتەوە سەر بە 55 ڕۆژ 6 ڕۆژ مچۆرگێ بەڵێ یەکەم شت ئەبێ ئەم حکوومەتە شەفاف بێت لە داهاتی نەوت و خاڵە سنووریەکان دووهەمیان ئەبێ دەست هەڵگرن لە ڕاوڕوت و لە فرتوفێڵ و
لە قاچ و قوچی خاڵە سنووریەکان ئەو بۆیە من ویستم ئەو شێ بەکارێنم بەس جارێکی کە بەکارێنم چکە بەڕاستی گرنگە واز لەم وەسع بێنن چکە خەڵکی هەرێمی کوردستان لە وەسعێکی زۆر ناهەموارەیە ئەبێت داهاتەکان فرەچەشن و فرە ڕەنگکرێن ئەبێ باجەکان لەسەر هاوڵاتی قورستر نەکرێت بەڵکو هەماهەنگ و هاوکار بن بۆ ئەوەی بتوانن بە هەماهەنگی بەڕاستی بۆیە من جارێکی ئاماژێم بە دوو پارتی و یەکێتی هەماهەنگ بن لەگەڵ یەکتری بۆی کۆتایی بەو ڕەوشە نەخوازراوە بهێنن کە داهات بەشێکی زۆری بۆ ئەم دوو پارتاچێت چکە دوو پارتی دەوڵەمەنن لە داهات بەڵام حکوومەتێکی قاسە بەتاڵمانەیە بێ حکوومەت دەوڵەمەندکەنەوە ئەبێ پێگەی حکوومەت بەهێزکەنەوە ئەبێ حکوومەتی هاوڵاتی بێ حکوومەتی پارتی و یەکێتی گۆڕان نەبێ هەموو هاوڵاتیەک هەستکە مافی هاوڵاتی بوونی هەیە ئەرکی پێ بسپێت باشە سەرۆکی حکوومەت لە پارتی دموکراتی کوردستانە و تا ڕادێکی زۆری ژەڵەن کۆنتترۆڵی حزبەکە لای خۆیەتی و جێگری سەرۆکی حکوومەتیش ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و کوڕی ڕابەر و سەرکردەی یەکێتی نیشتیمانی کوردستانە چۆن ئەوان ئەگەر بیانەوێت قاسی خۆیان بەتاڵەکەن مەسەلەن چۆن بەدەستواکەن باشە ئەوان هەمویان دروشمی شەفافیەتیان هەڵنەگرتووە بەڵێ دروشمی چاکسازیان هەڵنەگرتووە بەڵێ ئەیکێ ڕێگرێ لە بەردەمیان ئەگەر ئێمە گۆڕان ڕێگری نایڵین ئەو چاکسازی بکەن ئەگەر ئێمە نایڵین شەفاف بن کاکە بە ئاشکرا بێن لەسەر ئەم تەلەڤیزیۆنەی بەڕێستەوە بڵێن ئەوە گۆڕان و حیزبەکانی ترە نایڵن پارتی وێکێتی شەفاف بێ پارتی چاکسازی بکە گۆڕان ڕێگرێ لە بەردەمانە وەکو ئەخیر پرسیار ئەگەر پرۆژەسای بودجە هاتە پەرلەمانی کوردستان هەرێمیش لەگەڵ بەغا ڕێک نەکەوت بوو داوای بڕینی سەدا 30 یان سەدا 25 قسەیەکی لەو بابەتە دراوە بەگوێ خەڵکە هەڵوێستی فراکسیۆنی گۆڕان بە کورتی کاکزانە ئەگەر ئەم خەڵکە بزانێت حکوومەت خاوەنی چەند داهاتە و ئەگەر بزانێت گروپێک لە خەڵک لەسەر حسابی ئەم میلەتە دەوڵەمەند نەبووە و قەسرەکانیان نایە لە هەورەکانی ئاسمان و ئەم هەموو پارەیە ئەبرێت و مناڵی مەسئول لە خوێندنگا تایبەتیەکان و مناڵی مناڵە فەقیرەکانیش لە ماڵەوە بە ئۆنلاین بخوێنن نەک ئۆنلاین ئەمەی ئەلکترۆنیکە هەر مناڵ زۆریان هەر ناشیکەنەوە نیشیانە نە جیازی ئەم سمارت و شتیان هەیە و نە هینیان هەیە خەتی ئەتەرنێتیان هەیە زۆری ئەو گەنجانی کە بینێتن لە 13 ساڵ لەسەر شەقامەکان خۆپیشاندان بوو لە داخەوە بوو کە ئەتەرنێتیان نەبوو لە داخەوە بوو باوکیان گیرفانی بەتاڵ و پاری پێنیە ژیانیان کە شەفافیت هەبێ وەختە خەڵک ئەی طبعاً تۆ گەر شەفاف بوویت داهاتەکەوت هاتە بەردەم ئەم نوێنەرانەی خەڵکی کوردستان خەڵکیش متمانە کاڵە حکوومەتەکەم نیەتی کاکە گیان بۆچی خەڵک لە نەوەتەکانە دەرگای ماڵەکەی خۆی ئەفرۆشت بۆی کیانی کوردی پارێزراو بێت بۆی ناحەزەکانی کورد جارێکیکە هەرێمی کوردستان نەخەنەوە بەردەم مەترسی بەتانیەکێ کرد بە دەرگاکەی برای فرۆژی کرد بە ڕسق و زەخیرە ئێستا بۆ ئەڵێ من موچەم ئەوێت لەبەرەوە بینێ گروپێک لە خەڵک زۆر دەوڵەمەند یعنی بێشمار دەوڵەمەند بەشی حەو پشتی دەوڵەتی کۆ کردوێتەوە دەستی شەڵ ناگرێلەوە خەڵقیش داما و احتیاج و محتاج پێویستی بە ژیان هەیە لەبەر ئەوە بە بڕای من یعنی واللهی ئەگەر بەدەست من بێت ئەبێ داهاتی ئەوانەش لیان بپرسنەوانێ بڵێن ئەم دەوڵەت و سەروەت و ماڵە زۆرەتان لەکوێ هێنا بیگەڕنەوە بۆ حکومەت خەڵکی هەمووی تەمەنای ئەوەکە زۆر سپاس بۆ تۆش سعید سەرۆکی فراکسیۆنی زۆر سپاس بۆ جەنابی شک کە ڕێگەتدام ئەو قسانەی دڵی خۆم بکەم منبەری کورسات نیوز بۆ هەموو لایەک ئازاد زۆر سپاس بەڕێزی زۆر سپاس بۆ جەنابی شک سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامایەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لێ